بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. برایانی بەڕێز خۆشحاڵم کە بە خزمەتتان دەگەمەوە لە حەڵقەیەکی نوێ لە شەرحی مەتنی عەقیدەی تەحاوی. خوای گەورە تەبارەک و تەعالا بە گەورەی و عەزەمەتی خۆی ئەو دەرسانەمان بۆ بخاتە تەرازوی حەسەناتمان و مەجلیسەکەمان بکاتە مەجلیسی ذکر، بە موسڵمانی بمان ژێنێ، بە موسڵمانی بمان مرێنێ، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە ئینشاء الله تعالا. خۆشەویستان گەیشتینە فەقەڕەی ونؤمن بأشراط الساعة. طبعا لدرسي رابردو متن كمان خوين دو بلام كاتمان نبو تواوي كين دو زورة علامتهن بو هاتني روجي دوائي، علامتي قسكو علامتي قورة. شيخي طحاوي ليران بس باسي سوار علامتي قوري كردون، وإما وثمان دين سر تفاصيل كيو والرأي زانان لسر تسلسلي أو علامتانا تشونا رحمة إخوان لبيتن. طبعا علامة يعني النشانة، يعني النشانة يعني تانيقر أوهات روجي دواي نزيق بوتو كوتاي، يعني روجي دواي يعني كوتار روجي دنيا، يعني عمري دنيا كوتاي ديتن برابر زكانكم. تشون إيمي إنسان عمر مان هي تمن مان هي دنياش تمني هي كوتا تمني دنيا هرچی کە زیندەوەر و مەخلوقاتە لەسەری نامێنێ خلاص دەبێت. خوای گەورە تێکی دەدات و دنیاەکە و دەیگۆڕی ئەو زەویە بە زەویەکی دیکە. دەفەرمێ ونؤمن بأشراط الساعة من خروج الدجال ونزول عيسى بن مريم عليه السلام من السماء ونؤمن بطلوع الشمس من مغربها وخروج دابة الأرض من موضعها. طبعا آيات زورا لسر هاتني روجي دوائي وهنديك لعلامة قورة كان خواهي قورة تبارك وتعالى بآيات باسي كردون. دفرمي فهل ينظرون إلا الساعة أن تأتيهم بغتة فقد جاء أشراطها. أشراطكاني ما بس في شرطي قسكن يشك لشرطكاني هاتني بيغمبر عليه الصلاة والسلام ووفاتي بيغمبر عليه الصلاة والسلام. ئەوانەی دیکە زۆر گسکەکان کە بچینە سەری، بەڵام لەبەرەوەی الشيخ باسی نەکردووە نامانەوێت بێتە مەطرح لێرانە. خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ اقتربت الساعة وانشق القمر. طبعا لە سەردەمی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام یەکێک لە علامەتەکانی دیکە شەقکردنی مانگ بووە لە سەردەستی پێغەمبەر عليه الصلاة والسلام کە دەفەرمێ اقتربت الساعة، ڕۆژی دوایی نزیک بۆتەوە، بەڵام نزیکیەکەی چەندە؟ لای خوای گەورە کۆتایی پێ هاتووە. لای من و تۆ کە حساب دەکەی بە ساڵ و بە ئەوانە، طبعا یەک شت هەیە بیزانن، ڕۆژی دوایی و کاتەکەی خوای گەورە تەبارەک و تەعالا یەکێکە لەو پێنج سڕەی کە خوای پەروەردگار بە کەسی نەگوتووە، وە کەسیش نازانیت، نە مەلایکەت دەزانن نە پێغەمبەران دەزانن، هەر کەسێکی بشڵێ درۆ دەکات. ئەی ئەو زەمانەی دەڵێم، ها خەڵکەی دەڵێم، لەبەرە زۆر کەسم گوێ لێ بووە دەڵێ کاکە وەڵا ساڵی 2000 و ساڵی 2022 ڕقەم فڕە دەدا بە کەیفی خۆی. خوای گەورە بە پێغەمبەرانی نەگوتووە عەلەیهیمو الصەلاة والسەلام. علامەت و نیشانەکان پێغەمبەر عەلەیهی الصەلاة والسەلام بەیانی کردوون. ئەگە علامەت و نیشانەش هاتن هەموو خەڵک دەیزانیتن. پێویست ناکات فڵان کەس خۆ لەمە بکاتە وچ کابرای گوتی سەبع سەنایع و چی گوتی هەموو خەڵکەکەی تووشی دڵە ڕاوچێ بکات. دەفەرمێ اقتربت الساعة، ڕۆژی دوایی نزیک بۆتەوە، وانشق القمر، یەکێک لە علامەتەکانی شەقبوونی مانگە. ئەمڕۆ برا بەڕێزەکانی خۆم کە 1400 قسوور ساڵ بەسەر پێغەمبەردا تێپەڕیوە عەلەیهی الصەلاة والسەلام. ئەمڕۆ وەکالەتی ناسای ئەمریکی ئەوان لە راپۆرتێکدا کە چوون بۆ سەر مانگ تەماشایان کردوتیان ئەو مانگە
دوولت بووە کاتێک لە کاتەکان و پێکۆ نووساوەتەوە ئەثەر و شوێنەوارەکەی دیارە کە قوڕەیشیەکان داوایان لە پێغەمبەر کرد عەلەیهی سەڵاتو وەسەلام کە مانگ ئەگەر ڕاستەکەی پێغەمبەری خوای فەرموو بە ئەمری خوا ئەمر باخوا تەبارەک وتەعالا ئەویشت بۆ بکاتن مانگ بکاتە دوو پارچە بەسێکی لێرە بێ بەشێکی بالفعل بینیان بەساوی خۆیان ئەو جا خوای پەروەردگار تەبارەک وتەعالا دەفەرمێ وما يدريك لعل الساعة تكون قريبا أي محمد عليه الصلاة والسلام توزاني لو أنا هاتني الروج دواي زور نسيك بيت إنهم يرونه بعيدا ونراه قريبا أو زبرا برزكاني خم خواي قورة تبارك وتعالى دفرمي اقترب للناس حسابهم وهم في غفلة معرضون كاتي حشر حساب اللي برسينوي خلشي نزيك بوتو خلشي شهر غافل جيرو سرقالي أو دنيايا ودوار روجو حشر حسابي خوي لبير كردوا أو زبين سرفر مدكاني بيغمبري خوا عليه الصلاة والسلام برابر زكاني خم فرموده قلق زورا لسر هاتين الروجي دواي ولسر نشانكاني وبيغمبري خوا عليه الصلاة والسلام زاري واهي هەردە نیشانەکەی بە تەسەسول باس کردوون دەبینی لە فەرمودەیەکی دیکە تەسەلسولەکە بە نەوعێکی دیکەیە لەبەرەوە عولەما دەفەرمون هیچ نەسێکی سەریحمان نییە بڵێ نیشانە و علامەتەکانی ڕۆژی دوای ئەوە لە دوای ئەوە دێتن بەڵام پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام نیشانەکانی ڕۆژی دوای کە هاتن چۆن بەنی تەسبیحێک مەسەڵەن کە بەبەن وەکرابێ ئەو بەنە بپسڕێ چۆن بە دوای یەکدا بە سەریعی دێنە خوارەوە دەکەون دەفەرمێ ئەگەر علامەتێکی گەورە هات کە علامەتەکانی ڕۆژی دوایین علامەتەکانی دیکەی بە دوادادێن با بچینە خزمەت هەندێک لەو فەرمودانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمودەیەکی صەحیحدا کە ئیمامی موسلیم ڕیوایەتی دەکا ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ إن أول الآيات خروجا طلوع الشمس من مغربها وخروج الدابة على الناس ضحى وأيهما يعني هذه شكلو دوانا هلاتني خور لروج آواوا يعني روجك دا دبراني خم أو خوريك دابين همو بعدنا نلضسين تماشى دكين لخور هلاتوا لروج هلاتوا دي تدر تماشى دكين لوين دريناها لولا لروج آواوا دي تدروا أو علامتك بيندرا أو كساني كإيمانيان نينابي أو زاري إيمانيش بين إيمانك أن قبول ناكريت كوتايبة امتحان وابتلاء دي لسرزوي تواو أو علامتها دركي امتحان دركي اختياري تو بو كفر وإيمان قبات دكريت أو أي كإيمان دار بإيمان دار أو أي كإيمان نينابي تاستانا كرب كافري دمينيتو هزار زارج بلا أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله لي قبول ناكريت وهمو تمني كما يتزاد سندا لا يكسوز دي بسر بري لي ورناغري بوتك بيش اويك او علامة ببيني ايماني نينابو وده فرمي وايهما كانت قبل صاحبتها فالاخرى على اثرها قريبة تفرمي اوانا او علامتانا كامي بيش اويدي كبيتن اويدي كي بدواي دا زور بلو بسريعي ديتن لفرموديتش دي كذا ك حذيفة رحمتي خوای لێ بێ بۆمان دەجێڕێتەوە کە ئیمامی مسلم ڕیوایەتی دەکاتن دەفەرمێ اطلع النبي صلى الله عليه وسلم علينا ونحن نتذاكر فقال ما تذاكرون قالوا نذكر الساعة دەفەرمێ ڕۆژێک پێغەمبەرمان بەسەر داهات عليه الصلاة والسلام لە مەجلیسێک دانیش بووین قسەمان دەکرد فەرمووی باسی چ دەکەن فەرمیان باسی دوا ڕۆژ دەکەین باسی دوا ڕۆژ و قیامەت و حەشر و حیساب دەکەین پێغەمبەر عليه الصلاة والسلام فەرمووی إنها لن تقوم حتى ترون قبلها 10 آيات فەرمووی ڕۆژی دوایی نایە هەتا 10 علامەت و نیشانان نەبین یەکەمیان فەرمووی پێغەمبەر عليه الصلاة والسلام الدخان دخان برا بەڕێزەکانی خۆم ئاگرێکی گەورە لە ئاسمان دێتە خوارەوە ئەو دنیای هەر هەمووی تاریک دەکا و دەبێتە یەک پارچە دووقەڵ خوا پەنامادات و خوای پەروەردگار ئیمانمان سەلامەت کات ئەوجا
دەفەرمێ وە دەجال دەجال دێتن. دەجال لە فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام زۆر باس کراوە. طەبەن چاوێکی نییە، لەسەر نێو چاوانی نووسراوە کافر، ئینسانی موسڵمان بە زۆر بە ئاسانی دەیخوێنێتەوە و دەسەڵاتێکی عەجایبی دەبێتن. دەسەڵاتێکی عەجایبی دەبێت، وەکو بڵێ زۆر دەوڵەمەند دەبێت. خوای گەورە دەسەڵاتێکی زۆر سەیری دەداتێ، دەتوانێت مەسەلەن مردوو زیندوو کاتەوە، دەتوانێت مەسەلەن باران ببارێنێتن. زۆرێک لەو عەلامەتانەوە ئیدعای خوایەتی دەکات بۆ خەڵکی. بەڵام ئینسانی ئیماندار لەبەرەوەی کە هەم لە قورئان و هەم فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و ئاشنا و شارەزایە، دەزانێت کە ئەوە خوا نییە. حتا یەکێک لە فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام گەنجێکی زۆر جوان و ڕێک و پێک دینی شمشێرێکی لێدا دەیکاتە دوولەت، بە نێو لەتەکاندا دەستا و لە دوایەکە ئیشارە دەکاتن کە پێکۆبن و پێکۆ دەنووسێتەوە گەنجە پێ دەکەنی. دەڵێ ئێستا شایەت دەکەی خوامە دەڵێنەوە، دەڵێ ئێستا دەزانم کە تۆ دەجالی و ئەوەی کە پێغەمبەری خوامان عەلەیهی سەڵات وسەلام ئەمری کردووە کە وەکو بڵێ بە دوات نەکەوین و لە دوایوی مسەلەت نابێ بەسەر کەسی دیکەدا. ئەو جابرا بەڕێزەکانی خۆم دابە جۆرە حەیوانێکە قسە لەگە خەڵکی دەکات. خوای گەورە تەبارەک وتەعالا دابەتول ئەرض لە ئایەتیش داهاتووە لە زەوی دێتە دەرەوە. ئەو جا طلوع الشەمس من مەغریبها، هاتنە دەرەوەی خۆر لە مەغریب بە پێچەوانەوە. ونزول عیسی بن مەریەم، هاتنە خوارەوەی عیسای کوڕی مەریەم کە عیسی عەلەیهی سەڵات وسەلام برا بەڕێزەکانی خۆم یەکێکە لە ئەو پێغەمبەرە پێنج پێغەمبەرە ئولول عەزمە لە تەمەنی 33 ساڵی خوای پەروەردگار هەڵی کێشاوەتەوە بۆ ئاسمان، وەفاتی نەکردووە. وەفاتی نەکردووە بە نەسی ئایەت وەما قەتەلوه وەما صەلەبوه ولكن شبه لهم. لە شوێنێک دەفەرمێ بەل ڕەفەعه الله ئیلەی. طبعا عیسی عەلەیهی سەڵات وسەلام دوایین پێغەمبەرە عەلەیهی سەڵات وسەلام لە بەنی ئیسرائیل کە هاتووە، بۆ بەنی ئیسرائیلی هاتووە، بەڵام جوولەکەکان زۆر دژایەتی عیسایان کردو عەلەیهی سەڵات وسەلام و چوون لەگەڵ دەسەڵاتداری ئەو سەردەمەی خۆیان، لەگەڵ پادشای ئەو سەردەمەی خۆیان ڕێک کەوتوون، گوتویانە ئەو پیاوە ئاوەکو ئێستانە کە دەڵێ دینی خەڵکی دەگۆڕیت و ئەوەی خەڵکی تێک دەدات، یعنی هاتووە ئەو دین و شەریعەتی ئەو خەڵکەی دەگۆڕیتن، تەشجیعی دەکەن، دەڵێنەوە خەتەرە بۆ سوڵتە و دەسەڵات و کورسی تۆ، قەناعەتی پێ دەکەن کە بچیتن تیرۆری کات و اختیالی کاتن. دائیمەن برا بەڕێزەکانی خۆم، وەکە تەماشەی سیرە و ژیانی پێغەمبەران کە عەلەیهیمو سەڵات وسەلام، بەشێکیان تیرۆر کراون، بەشێکیان هەوڵی تیرۆرکردنیان دراوە، بەشێکیان شار بەدەر کراون. دائیمەن ئەو کەسەی کە چاکسازی دەکاتن، ئەو کەسەی کە نسحەت و ئامۆژگاری دەکات، ئەو کەسەی کە خێر و خۆشی بۆ خەڵکی وەیە، مەقبول نیە لە ناو کۆمەڵگە و مجتەمەعدا. کۆمەڵگە و مجتەمەع جەوێکی فاسدی پێخۆشە، پێی خۆشە خەڵک تێکەڵاو بێ، خەڵک وەکو تەشبیه نەبێ حەیوانات، کەس نەڵێ ڕاوەستێ بە کەیفی و ئارەزوی خۆی هەرچی حەزی لێتی بیکات. بە تایبەتیش ئەمڕۆ دەبێ ئاگامان لێ بێتن، یعنی ئێمە بگەڕێینەوە سەر ئەو پەروەردە ڕەسەنەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆی جێهێشتوین و خۆمان بپارێزین لەو عادەت و تەقالیدانەی کە هاتوونە ناومان، و بە تایبەتیش ئەو مناسەباتانەی کە دوورن لە شەریعەتی ئێمە، دوورن لە ئیسلام، و ئەو عادەت و تەقالیدانەی کە بەڕاستی میلەتی کوردی ئێمەیان ناشیرن کردووە. جا هەر لە یعنی بینە یادکردنەوەی سەری ساڵ کە هیچ پەیوەندیەکی بە ئێمەوەی موسڵمانانەوە نییە، کە جەژن نییە، کە مناسەبە نییە، بەڵام تەماشا دەکەین گەورەترین ئیهتیمامی پێدەدرێتن، گەورەترین ئیهتیمامی پێدەدرێتن. ڕۆژی ڕەنگەکان و ڕۆژی خۆشەویستی و ڕۆژی نزانم چه هەندیان ڕۆژ داناون بەس بۆ ئەوەی کە موسڵمانان دوورخەنەوە لە دینی خۆیان. برایەک شتێکی جوانی نووسی بوو، دەڵێگە تەماشای مناسەباتام کە مەولودی پێغەمبەر دێ عەلەیهی سەڵات دەزانین پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لێرە لەدایک بوو لە کوردستانی، ئەو خەڵکە هەندە گەرم و گوڕە. ئەگەر ڕۆژی سەری ساڵ دێ خەڵک ئەوەندە گەرم و گوڕە و هەوەندە بە گوڕ و گۆش و هەڵدەپەڕیتن و دەزانن کە ئێرانە عیسا لێ لەدایک بوو عەلەیهی سەڵات وسەلام.
کە ڕۆژی ڕەنگەکان دێ خەڵکێکی دوور لە دین ئەقەلیەکەن ئەلحەمدولillah ئەوانە، بەڵام تەماشا دەکە هەر مناسبەیەکی دێتن لەو میلەتەی ئێمە بەشێکی بەدوای دەکەوێتن. ئەوەش هۆکارەکەی ئەوەی بەڕاستی ئاشنانەبوونە بە دینی خوای پەروەردگار وە ئاگانەبوون و غافڵگیریە لەو ڕۆژەی کە چاوەڕێمان دەکاتن. ئەوجا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام برا بە ڕێزەکانی خۆم باسی نازڵبوونی عیسا دەکا عەلەیهی سەڵات وسەلام. طبعا عیسا حەواریەکانی لەگەڵدا بوون، چۆن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سەحابەکان پێیان گوتراوە ئەصحابی ڕەسوولی الله صلی الله عليه وسلم و ئەوانەی کە تایبەت بوون کۆمەڵ خەڵکێکی تایبەتمەند بوون لەگەڵ عیسا بوون بەردەوام، پێیان گوتراوە حەواری عیسا، دەوروبەر و شوێنکەوتە و ئەصحابی عیسا عەلەیهی سەڵات وسەلام. دەورەیان گرتوون، لە خانوێک بوون بۆی کە بچنە ژوورەوە عیسا عەلەیهی سەڵات وسەلام شەهید بکەن. طبعا سێجار عیسا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ چێ دەیەوێت شوبهەی منی بکەوێتە سەر و لەگەڵە مندا لە بەهەشدا بێتن، کامیان لە هەمان بێتەمەندترە ئەو دەڵێ ئەمنەی پێغەمبەری خوا. ئاخر شت شوبهەوی دەکەویتە سەر. لە ڕیوایەتێکدا هاتووە دەڵێ ئەوەی کە دەچیتە ژوورەوە کە مخبیر بووە دەچێتن کە شوبهەی عیسای دەکەوێت سەر، بەڵام ئەوەی کە لە تەفسیری ئیبن کەثیردا هاتووە ڕەحمەتی خوای لێبێ کە تەحقیقی کردووە، دەڵێ نەخێر ئەوەی کە لەگەڵە خۆیدا بوو یەکێک لە حەواریەکانی ئیستیعدادی بووە کە شوبهەی بکەویتە سەری بۆی کە لەگەڵەودا بێتن. طبعا دێنە ژوورەوە عیسا عەلەیهی سەڵات وسەلام خوای پەروەردگار لە دەلاقەی خانوەکەی بەرزی دەکاتەوە و دەچێتەوە لای خوای پەروەردگار و دەچێتەوە بەهەشت و لەوێن دەر عیسا عەلەیهی سەڵات وسەلام دەمێنێتەوە هەتا ئەو لەحزەی کە دەجال دێت و وەزعەکە تێک دەچێ عالەمی ئیسلامی دێتە خوارەوە. عیسا عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەصفی دەکات، دەفەرمێ دێتە خوارەوە هەردوو دەستی مبارەکی لەسەر دوو شاپەڕی مەلایکەتانن لەو سووریایی ئێستا لە دیمەشق دێتە خوارەوە، لەکن مزگەوتێکی گەورەیە مەنارەیەکی سپی هەیە، وەصفی مزگەوتەکەش دەکات پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام دەفەرمێ عەندە مەنارەتی البەیضا، ئەلەوێن دەرێ و ئەو پرچێکی درێژی پێوەیە عەلەیهی سەڵات وسەلام لەسەر شانیەتی پرچەکەی لووسە لول نییە و دەفەرمێ چۆن کەسێکە لە حەمامێ بێتە خوارەوە ئاوە پشکە ئاوی پێدا بێنە خوارەوە، دەفەرمێ ئاوە ئاوزەنجی بەسەریدا دێتە خوارەوە. عیسا عەلەیهی سەڵات وسەلام کە دێتە خوارەوە دەجالی مەلعون کە دەیبینیتن دەفەرمێ وەکو بەفر لە شوێنی خۆی دەتێوێتەوە، بەڵام بە خەنجەرێکە پێیەتی لە بەینی دەباتن و عیسا عەلەیهی سەڵات وسەلام یەکێکی دیکەیە لەو علامەت و نیشانانەی کە علامەتی گەورەن، یعنی کە ئەو هاتە خوارەوە ڕزەکە زۆری نەماوە، کاتیشمان زۆر نەماوە. ئەوجا دەفەرمێ و یەئجوج و مەئجوج. یەئجوج و مەئجوج برا بە ڕێزەکانی خۆم خوای گەورە لە سوورەتی کەهف باسی کردوون تا ئێستانەکە بە تەئکید شوێنەکەیان نەدۆزراوەتەوە بڵێن تەئکید لە فڵانکە شوێنن، بەڵام بە ئەمر و فەرمانی خوای پەروەردگار سەدێکی گەورە کراوە مەنیعە بۆی کە تێکەڵاو نەبن لەگەڵ خەڵکی. جا ئایا مەخلوقێکی تایبەتن چۆن نینە، طبعاً باڵایان بەرزە و کورتە باڵان و ئەنواع و ئەشکالن، بەڵام لە زۆریدا وەصفیان ناکرێتن. حتا ئەو بوحەیرەی تەبەریە و ئەو بەحرە گەورانە ئەوەلەکەیان دێ ئاخیرەکان دێ دەڵێ پێدەچێ ئێرانە ئاوی تێدا بوو بێتن، یعنی تەواوی دەکەن، فەساد و خراپە و خراپەکارێکی زۆر بڵاو دەکەنەوە لەسەر زەوی، هەرچی کەشتە نایهێڵن. ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆم دەفەرمێ وثلاثة خسوف سێ ڕۆچوون، خسف بالمشرق لمشرق وخسف بالمغرب لمغرب وخسف بجزيرة العرب وآخر ذلك نار تخرج من اليمن تطرد الناس إلى محشرهم. آخر شد فرمي آقريك ليمن ديتنا قبل بدواي خلصوا دكيوتن لبو محشر لبو أو شويني كحشر دكري بريان دكاتن كاتا كشمان كوتاي ديتن أو بكورتي برابر زكاني خم علامة كاني قوري دوار روج بون وكو قلتم أو تسلسل علماء دفرمون نصيك صريح ما أنك تسلسلك بوشي وبيتن بيغمبرش عليه الصلاة والسلام كباسي أو دو علامة دكاتن كده فرمي كاميان بيشي كاميان بيتن مشكلة نابي أويدي كيان بدوا داديتن خوازيارن بيش هاتني وعلامتانا فرياي خومان بكوين وخومان آمادة بكين وصلى اللهم على محمد وعلى آله وصحبه وسلم.